وەکوتم بەڕێز ئەحمەد عەزیز شارەزای ئەمنی و لێکۆڵەرە لە پرسی ناوچە کوردستانەکانی دەرەوەی داری هەرێمی کوردستان سەبارەت بە زیادبوونی جموجۆڵەکانی داعش و کار و چارەسەرەکان لەگەڵمانە. کاک ئەحمەد سوپاس بە ئامادەبوونی بەڕێستان. جموجۆڵەکانی داعش لە سنووری کەرکووک زیاد بووە، هۆکار چییە؟ ئێوارەتان باش، ئێوارەی بینەرانی تەلەڤیزیۆنی کوردستان 24 باش. هەڵبەت ئێمە پێمان وایە لە دوای ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەری 2017 باڵانسی هێز لە ناوچە کوردستانەکانی دەرەوەی دەسەڵاتی هەرێم تێک چوو. لە ڕاستیدا تا ساڵی 2014 زیاتر کورد بەو پێی کە ئەو ناوچانە ناوچەی کوردستانین و زۆربەی کوردنشینن هێزی ئەمنی، هێزی سەربازی و بەڕێوەبردنی ئەو ناوچانە زیاتر لەلایەن کوردەوە بەڕێوەبرا. بەڵام لە دوای ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەری 2017 هاوکێشەکان پێچەوانە کراوە. ئێستا کورد پەراوێز کراوە، پاکتاو کراوە لە ناو دام و دەستگا ئەمنیەکان. تێک ڕای ڕێژەی کورد لە دەستگا ئەمنیەکانی کەرکووک ناگاتە 10%. ئەگەر تێبینی بکرێ و ناوچانەی پردێ، ناوچەکانی دبز ناوچەی کوردنشینن، بەڵام هیچ هێزێکی ئەمنی و سەربازی کوردی لێ نییە. لە ڕاستی ئەوە پێچەوانەی دەستورە. ئەو ناوچانە کە ناوچەی کوردستانین پێشتر لەلایەن هێزی پێشمەرگە و دەستگا ئەمنیە کوردستانی و عێراقیەکان بەڕێوەبرای ئێستا لایەنێکی سەرەکی زۆر سەرەکی کە کووردە غائیبە بەپێی دەستورش، بەپێی مادەی 140 یاسا و ڕێسا عێراقیەکان، ئەوەی کە لایەنی کورد و عێراق لەسەری ڕێکەوتبوون تا یەکلاکردنەوەی چارەنووسی کەرکووک و ناوچەدا بڕێنراوەکان لایەنی کەم ئەگەر کورد باڵا دەستش نەبایە وایە بە هاوبەشی بەڕێوەبرێ. بەڵام ئێستا کورد غائیبە. لە نەتیجەی غیابی کورد و پێشمەرگە و هێزە ئەمنیەکان ئەبینین بۆشایەکی ئەمنی زۆر گەورە دروست بوو. ینی نەک ئەم ڕووداوی دوێنێ شەو پێش نزیکەی هەفتەیەک دە ڕۆژ بەر لە ئێستا دیسان لە گوندێکی سەر بە ناوچەکە لە ناوچەی پردێ کۆمەڵێک داعش چوو بنە ماڵەکان، ماڵی گوندی کوردنشین داوای خواردنیان کرد بوو. واتە داعش لەو منتیقانە تەراتێنەکان لە نەتیجەی ئەو بۆشایە ئەمنی کە دروست بووە. ئاشکاک ئەحمەد وڵی ئەوەی کە زۆر سەیرە ئەمەیە، ینی تۆ بۆشایەکی ئەمنی زۆرت هەیە و سوور ئەزانی داعش سوود لەمە وەرەگری، ینی مەجالی تیانێ سوود لەمە وەرەگری. ئەمە کەی چارەسەرەکرێ؟ بۆ ئەمە چارەسەر ناکرێ؟ بەداخەوە تا پابەند نەبن بە مادەی 140، تا پابەند نەبن بەو ڕێکەوتانەی کە لە بینی کورد و عێراقەیە، تا پابەند نەبن بەو ڕێکەوتانەی لە بینی حکوومەتی هەرێم و حکوومەتی عێراقی هەیە، ئەو بۆشایە ئەمنیە بەردەوامە بێت. لە ڕاستیە وەکو ئاماژەم پێکرد کورد پێکاتەیەکی زۆر سەرەکیە. نیوەی کەرکووک زیاتر لە 50% زیاتری کەرکووک کووردە بەپێی هەموو ئامار و ئەو هەڵبژاردنانەی کە لە دوای ساڵی 2023 لە کەرکووک کراوەیانی هەر لە خانەقینەوە تا منتیقەکانی دووز و کەرکووک و ناوچەکانی دەشتی نینەوە ئەو بۆشایە ئەمنیە و تەواجدی داعش بەدی ئەکرێ. بەداخەوە لە هەموو دانیشتن و گفتووەکان دووپاتیەوە کرێتەوە کە ئەو بۆشایە ئەمنیە پڕ کرێتەوە بۆی هێزی هاوبەشی سەربازی و ئەمنی کوردی و عێراقی پێکەوە و ناوچانە بەڕێوەبرن. بەڵام ئێستا تەنها لایەنی عێراقی خۆی بەڕێوەیە بە و ئەو ناوچانش کە پێکاتەی سەرچێکەکەی کووردە کورد بەشدار نەبێ چوەکو خەڵکەکە چوەکو هێزە ئەمنی سەربازەکان تەسەورەکەین ئەو بۆشایە ئەمنیە بەردەوام بێت و داعشش بۆ خۆی بیقۆزێتەوە و بەکاری بێنێ. زۆر باش. ئەمە چۆن ئەبێ کۆنتڕۆڵ بکرێ، بێمە چۆن چارەسەر بکرێ؟ تەنیا بەبوونی هێزی ئەمنی زیاتر یاخود نیەتە پێشەوەی کە هێز بێ؟ وڵا وەکو ئاماژەم پێکردەمە مەسەلەیەکی لۆجیکی و پرەنسیپە. وەکو پرەنسیپ کورد ئەبێ بەشدار بێت لە هێزە سەربازەکان کە ئێستا بوونی نییە و لە دەستگا ئەمنیەکان واتە دەستگا ئیستیخباراتی و ئەمنیەکانی کەرکووک کە کورد ڕێژەیەکی زۆر زۆر کەمی ئەتوانم بڵێم پەراوێز خراوە هیچ بوونێکی تیا بەدی ناکرێت. لە نەتیجەوە نام فەراغە دروستوە تا ئەو فەراغانە پڕ نەکرێتەوە و ناوچەکانی کەرکووک و ناوچە کوردستانەکانی دەرەوەی هەرێم بە پێی بنەماکانی مادەی 140 بە هاوبەشی لەگەڵ کورد بەڕێوە نەبرێ ئەو بۆشایە هەر بەردەوامە بێ و نەیارەکان بە تایبەت داعش ئەی قۆزنەوە دژی خەڵکی ناوچەکە و دژی کورد بەکاری دێن و زەرمەندی گەورەش لایەنی کورد دەبێت چکە کورد نوێنەرایەتیەکی نییە لە ناو هێزە ئەمنی و سەربازەکان پەراوێز خراوە. کاک ئەحمەد بادام هێزێکی زۆر هەیە یعنی لەو ناوچانە و بەناو
لەو ناوچانە هەن چونکەوەتە ینی ئەبینی هاوڵاتی کورد ئەڕفێنرێ هاوڵاتی کورد بریندارەکرێ هاوڵاتی کورد شەهید دەکرێت لە ناوچانە کەوا دەبێت کورد خۆی چی بکە بۆ پاراستنی ئەو ناوچانە کە ناوچەی کوردستانی لە دەروی داری هەرێمی کوردستان هەڵبەت نوێنەرایەتی کورد لە گفتوگۆ دانیشتنەکانە بێ داکۆچی زیاتر بکەن جەخت زیاتر لەسەرەوە بکرێتەوە وابەست بوون و ئیلتیزامکردن بە مادەی ١٤٠ بەو ڕێکەوتانەی کە لە بینی هەرێم و بەغدا کراوە جێبەجێ بکرێت تا نەکرێتە بواری جێبەجێکردنەوەی مەتەسەورەکەین ئەو خروقاتە ئەمنیانە ئەو بۆشایە ئەمنیانە بەردەوامە بێ وەکو ئاماژەشم پێکرد زیاتر سەروماڵی خەڵکی کورد کەوتۆتە بەر هەڕەشە و مەترسیەوە ئەو گوندەی کە ئاماژەم پێکرد لە سنووری سەرگەڕان و پردێ گوندەکەیان بەجێ هێژنە نەتیجێ ئەو بۆشایە ئەمنیەکە داعشیان بینی هاتوۆتە ناو گوندەکەیانەوە دوێنێشەوە دووبارە بووە پێشترش لە ناوچەکانی دووز و کفری و جەلەولا و قەرەتەپەوانە ئەم خروقاتانە لێرە و لەوێ زوو دووبارە بێتەوە هۆکارەکەش ئەوەیە لایەنی عێراقی پابەت نابێ بەو شەراکەتەی کە پێویستە لەگەڵ کورد هەبێ بۆ بەڕێوەبردنی ناوچەکان و بۆ بەشداری پێکردنی کورد لە مەلەفی ئەمنی ئەبینین ئێستا پارێزگاری کەرکووک کوردە بەڵام دەسەڵاتی بەسەر مەلەفی ئەمنیە نییە باشە کاک ئەحمەد ینی بوونی بۆشای ئەمنیانە وارەکات داعش بەهێزتر بێتەوە لەو ناوچانە بەڵێ بێگومان ساحەکەی بۆ واڵاکە و بە ئاسانی جم و جۆڵ و چالاکیەکانی خۆیان نەخەنەگەڕ لە نەتیجێ و بۆشایەوان خۆیان لە بۆشاییەکی وا ئەگەڕێن لە فرسەتێکی واگەڕێن فرسەتەکەشیان پێدراوە بەوەی کە کورد بەشداری پێ نەکراوە لە مەلەفی سەربازی و ئەمنی زۆر باش کاک ئەحمەد هیچ ئۆپراسیۆنێکی لەلایەن هێزە ئەمنیە عێراقیەکانە و لەو ناوچانە بکرێ بۆ لێدان لە داعش بەڵێ ئۆپراسیۆنەکان لێرە و لەوێ لە کاتی جیاجیا ئەنجامە درێ بەڵام زیاتر بۆ خۆتان نەزانانی ینی بوونی کورد چ لە ڕووە سەربازێکەوە چ لە ڕووە هەواڵگرێکەوە زۆر گرنگە زۆر پێویستە ینی ئێستا بۆ خۆتان نەزان ئەو ناوچانەی کە داعش جم و جۆڵ و چالاکی تیا خستۆتە گەڕ ناوچە و منتیقەیەکی کوردی 100% ئەگەر خەڵکەکە هاوکاری دەستگا ئەمنیەکان نەبێ یارمەتیان نەدا ئەوان ناتوانن تەنها بە زەبری هێزی چەکوبوونی هێزی چەکدار ناوچەکە کۆنتترۆل بکەن واتە هاوکاریکردنی خەڵکی ناوچەکە لەگەڵ دەستگا ئەمنیەکان گرنگە ئەوەش زیاتر لە حاڵەتێکا بەدیدێک کە لایەنە کوردەکان یان دەستگا ئەمنیە کوردەکان بەشدار بن لە ناو هێزانە ئێستا هێزێکی غەریب کە شارەزای ناوچەکە نییە پەیوەندی لەگەڵ خەڵکی ناوچەکە نییە و هیچ علااقاتێکی بە ناوچەکەەوە نییە ئەو ناوچەیە بەڕێوەبا لە نەتیجەوەی ئەو فراغە ئەمنیە دروست بووە و داعش و نایەرەکان ئەی قۆزنەوە بەڵێ بەڕێز ئەحمەد عەزیز شارەزای ئەمنی و لێکۆڕەر لە پرسی ناوچە کوردستانەکانی دەرەوەی داری هەرێمی کوردستان سوپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان کاک ئەحمەد بەخێر بێن